ئاقاری گوندی کەونەباکە لە سنووری قەزای بەردەڕاش. وەرزی دوورینەوەی گەنم و جۆ لە سنووری قەزای بەردەڕاش دەستی پێکردووە. جۆتیاران بەرهەمی ئەم ساڵیان دەدورنەوە. بێبارانی وشکە ساڵی کاریگەری لەسەر بەروومی دانەوێڵەی جۆتیاران هەبووە. جۆتیاران دەڵێن گەنمی ئەم ساڵ وەک ساڵانی ڕابردوو نییە. ئەم ساڵە گەنم نەبوو، زۆر کێم بوو. ئەوێ ئاویدا باش بوو، ئەوێ ئاوی نەدا تۆ برا تۆ بوو، یعنی هیچ گەنم نەبوو. وەڵا گەنمەکان ئەوێدی لە ماڵە حکومەت وەرناگری و وەربگریش پارەکە نادرێ. یە 2014 ئێستا نەدرایە، هەر ساڵێک کەمەکی دەدەن و فەلاحشەوە تو دەمینێتەوە پادی چ بچێنەوە لە ساڵێکی دی. تەغاری عردی تەغار و 5 تەغارە 5 نانی بازە تەنی کردیە. ئەو ساڵی تەغاری عردیمان دووریتەوە گەلک تەغار 500 کیلۆشی نەکردیە، 400 کیلۆشی نەکردیە، گەلک تەغارمان دووریتەوە. مام میکائیل یەکێکە لە جۆتیارانی دەڤەری بەردەڕاش دەڵێت گەنمی ئەم ساڵ بەگشتی خراپە. هۆکارەکەشی ئەوەیە لە کاتی پێویست باران نەباری. بەرهەمی ئەم ساڵمان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو نیوە بە نیوە بووە. گەنم نییە ناگەنم نییە ئەوەی داێم ئەو گونەکان کابرا بالحد عەزنا کاتن بەدێ بێریت ئەوها بەگورە مالەوە دەم بە بارگرانی شیمیا بگران بوو هەموو شتە هەگران بوو دەڕاستەکەی بلا گران نەویتن ئەوان هەمووی زەرەرە هەموو بۆ کرایە حکومەت چی نەدایە چەند ساڵە با بارانی زۆر بوو دوقاوسێ قەز فایدە هێو فەلاح بەد ئەوسا هیچی نییە ئەوەی بیری ئاوی نەداویت چی نییە ئەرێ وەڵا لە سنووری بەردەڕاش ڕووبەرێکی زۆری زەوی کشتتوکاڵی هەیە. زۆرینەی ئەو زەویانە ساڵانە بە گەنم و جۆ دادەچێندرێن. هەزاران تۆنی بەرهەمی دانەوێڵیان هەیە. ڕێژەی بەرهەمی دانەوێڵی ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زیاتر لە 170 کەمی کردووە. زیانێکی زۆر بە جۆتیارانی ناوچەکە گەیشتووە. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاش.